ساڵانێکە لە عێراق هەوڵی ئەوە دەدرێت کە سەرژمێری تەواوەتی ئەنجام بدرێت بە تایبەتی لە ڕووی ژماری دانیشتوانەوە لە عێراقەوە لە هەمان کاتە دیاریکردنی ڕێژەی هەژاری و بێکاری، بەڵام تا ئەم کاتە هیچ سەرژمێریەک لە عێراقدا بە فەرمی ئەنجام نەدراوە. هاتوومەتە بەردەم وەزارەتی پلاندانانی عێراق کە داوای بودجەی بڕی 120 میلیارد دینار دەکات بۆ ئەنجامدانی سەرژمێری. لە هەمان کاتدا بابەتێکی گرنگتر هەیە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم، ئەویش پێدانی ئەو بڕەپارانەیە کە دەدرێت بە عێراق. ئایا هەرێمی کوردستان لێی سوودمەند دەبێت بە تایبەتی بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان لە ئابوژانەوەی ئەم جارەدا؟ بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. ژمارەی دانیشتوانی عێراق، ژمارەی دانیشتوان بە 42 میلیۆن کەس خەمڵێنراوە، ژمارەی پارێزگا 19، پێکهێنەری دانیشتوان، ڕەگەزی نێر بە ڕێژەی لە 151، ڕەگەزی مێ بە ڕێژەی لە 149، کورد بە ڕێژەی 115 بۆ 120، عەرەب بە ڕێژەی 170 بۆ 75، پێکاتەکان بە ڕێژەی لە 105. لە ساڵی 2009 حکوومەتی عێراق بەنیاز بوو سەرژمێری لە وڵات ئەنجامدات، بەڵام ڕێکنەکەوتنی لایەنە سیاسیەکان ڕێگر بووە لە ئەنجامدانی. ئێستاش کە وەزارەتی پلاندانانی عێراق ڕێکارەکانی بۆ ئەنجامدانی سەرژمێری تەواو کردووە، جارێکی دیکە دیاریکردنی نەتەوە و ئاین لە نێو سەرژمێریەکە بەربەست بۆ ئەنجامدانی دروست دەکات. من دەمەوێت بۆ دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستانە بزانم وەزارەتی پلاندانانی عێراقی پێش بە چه سیستەمێک بە چه کارێک بە چه ڕێکارێک دەبەستێ بۆ ئەنجامدانی کارەکانی، چونکە وەزارەتی پلاندانە وەزارەتێکە پڕە لە داتا و ئامار. بێگومان چەند ڕێسا و یاسایەکی ستانداردی جیهانی هەیە کە لێرەدا پەیڕەو دەکرێت کە تایبەتە بە داتا و نیشانەکانی سەرژمێری. هاوبەشی زۆر بەهێزمانەیە لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە ڕێگەی نەتەوە یەکگرتووەکانەوە. لەبەر ئەوە ئێمە هەر کارێکی پەیوەست بە کۆکردنەوەی داتا و زانیاری و سەرژمێری ئەنجام بدەین لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەوە دەبێت و بە ڕەزامەندی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە. بۆ نمونە گەر بمانەوێت سەرژمێری دانیشتوان ئەنجام بدەین، ئەوە لە سەرەتا تێکڕای زیادبوونی ساڵانەی ژمارەی دانیشتوان و توانای ئافرەتانی وڵاتەکە بۆ منداڵبوون و گونجاندنی تەمەنیان، هەروەها پشت بە ژمارەی لەدایکبوون و مردنی ساڵانە دەبەستین. بەو پێیە لە کاتێکدا ژمارەی دانیشتوان لە ساڵێکدا ئاشکرا کراوە، ئێمە بە شێوەی خەمڵاندن و بە نزیکەیی و پشت بە زانیاریەکانمان دەبەستین و بەراوردیان دەکەین و تاوتوی دەکەین تا ژمارەیەکی نزیکەییمان دەستکەوێت. المفاصل المختلفة للتنمية. ساڵانێکە لە عێراق و بە دیاریکراویش وەزارەتی پلاندانان باز لەوە دەکات کە سەرژمێری عام ئەنجامەدا لە سەرتاسەری عێراقەوە بە هەرێمی کوردستانیشەوە. هۆکار چییە تا ئێستا سەرژمێری ئەنجام نەدراوە لە عێراق؟ هۆکارەکە نەبوونی بودجەیەکی پێویستە یاخود دۆخی ناوخۆ و سیاسی عێراق وا دەخوازێت کە ئێستا نەتوانرێت سەرژمێری ئەنجام بدرێت؟ نعم هناك خطة ولدينا تعاون وثيق. بەڵێ پلانمان ئامادەیە و زۆر بەباشی ڕێککەوتوین لەگەڵ براکانمان لە هەرێمی کوردستان، جگەلەوەش لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی ڕێککەوتوین کە لە سەرووی هەمویانەوە سندوقی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ دانیشتوان. لە ڕاستیدا وا دانرابوو لە ساڵی 2019 ئەنجام بدرێت، بەڵام بڕیاردرا لە ساڵی 2020 ئەنجام بدرێت. بەڵام بەهۆی ئەوەی عێراق با کۆمەڵە قەیران تێپەڕی وەکو کۆرۆنا و قەیرانی ئابووری و بەرزی و نزمی نرخی نەوت و ئاڵۆزبوونی بارودۆخی سیاسی بەهۆی گۆڕینی حکوومەت بۆیە خرایە ساڵی 2021. لەم ساڵەشدا بودجەی تەواومان بۆ ئەنجامدانی بەدەست نەگەیشت، بۆیە خرایە 2022. بەڵام ساڵەکە کۆتایی هاتوو، کێشەی نەبوونی پارە و میزانیە بەردەوام بوو، هەر بۆیە بەپێی بڕیاری لیژنەی باڵای سەرژمێری خرایە چارەکی کۆتایی ساڵی 2023. ئێستا ئێمە بابەتەکەمان خستووەتە پێشیان و چاوەڕێی ڕەزامەندی دەکەین بۆ ئەوەی ئێمە دەست بە کارەکانمان بکەین. ئێمە چەند پێداویستێکی سەرەکیمان دەوێت وەک تابلێت، چونکە سەرژمێریەکە بە شێوەی ئەلکترۆنی ئەنجام دەدرێت. نزیکەی 12 بۆ 130 هزار تابلێتمان پێویستە. پێویستمان بە ڕاهێنانی ژمێریاران هەیە کە ئەوانیش 130 هزار ژمێریار دەبن. پێویستمان بە سنتەرێکی نیشتمانی دەبێت بۆ کۆکردنەوەی داتاکان. پێویستمان بە دیاریکردن و هەژمارکردن هەیە. ئەمانە هەمویان پێویستیان بکاتە و دەبێت ئامادەکاری باشی بۆ بکرێت. بۆیە ئێستا ناتوانین کاتێکی دیاریکراو بۆ ئەنجامدانی سەرژمێریەکە دابنین. ونعرف كم هي التخصيصات التي خصصت للمشروع، بعد ذلك ننطلق في وضع التوقيتات الزمنية المناسبة. هیچ بودجەیەکی پێویستان بۆ دیاری کردووە چەندی پێویستە سەرژمێری کردن؟
يعني بالأساس كانت الميزانية المطلوبة للتعداد هي 120 مليار. لە بنەڕەتدا بودجەی داواکراو 120 میلیارد دیناری عێراقی بوو. بەڵام بەهۆی بەرزبوونەوەی نرخی شتومەک لە هەموو جیهاندا پێویستە داوای بودجەیەکی زیاتر بکەین و دەکرێت گفتوگۆی لەبارەوە بکرێت. تغطية متطلبات التعداد. سەبارەت بە ڕێژەی هەژاری، ڕێژەی بێکاری، کۆمەڵێک داتا و ئامار بڵاو دەکرێتەوە کەمانە ئاماژێکی مەترسیدارە بن بۆ سەر عێراق. مەسەلەن ئەم داتانی بڵاو دەکرێنەوە تەواون لەسەر ڕێژەی بێکاری و هەژاری. سؤال مهم. نحن أيضا نسمع مثل هذه پرسیارێکی گرینگە. ئێمەش زۆر جار سەرژمێری و ژمارەی جۆراوجۆر دەبینین و دەبیستین لە سۆشیال میدیا و تەنانەت لە هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن. ئەم سەرژمێریانە هیچ بنەمایەکیان نییە و دوورن لە ڕاستیەوە. لەبارەی هەژاریەوە ئێمە باسی لە 120 بۆ لە 122 دەکەین لە هەموو عێراق. لەوە زیاتر تێناپەڕێت. بەڵام شارەکان جیاوازیان هەیە. بۆ نمونە شاری موسەنا ڕێژەی هەژاری تێیدا لە 152، دیوانیە و میسان و زیقار بە ڕێژەی لە 145 بۆ 48. لە شاری کەرکووک ڕێژەی هەژاری لە 108. لە هەرێمی کوردستان دەگاتە 106 بۆ 106.5. لە ئێستادا ئامادەکاری دەکەین بۆ سەرژمێری ئابووری و کۆمەڵایەتی خێزان لە عێراق کە لەگەڵ بانکی ناوەندی عێراق دەکرێت. ئەمەش سوودێکی زۆری دەبێت بۆ دیاریکردنی ڕێژەی هەژاری و ماوەی ساڵێک دەخایەنێت. السياسات التي تعمل وزارة التخطيط على أعدادها لمكافحة الفقر في العراق. زۆر جار باز لە عێراق دەکرێت کەوانەی ڕێکخراو نێودەوڵەتیەکان، بانکە جیهانیەکان پرسیارێکیان لا دروستە بێت عێراق مقارنە دەکەن بەو داهاتەی کە هەیەی بەو ڕێژەی هەژاری و بێکاریشی کە هەیەی. ئەمە نابێتە جێی پرسیار کەی دۆخی عێراقیەکان بە تەواوەتی باش دەبێت؟ نعم، يعني بصراحة أقول أنه العراق إيراداته زۆر بە ڕاشکاوانە دەڵێم. بەڵێ ڕاستە داهاتی عێراق زۆرە، بەڵام لە بەرامبەر خەرجیشی زۆرە. ئەوەشمان لەبیر نەچێت لە 2020 بۆ 2021 نرخی فرۆشی نەوت دابەزیە نزمترین نرخ بە شێوەیەک حکوومەت هەڵسا بە قەرزکردن لە بانکەکان. دەمەوێت تیشک بخەمە سەر بەرنامەکەی حکوومەتی نوێی محەممەد شیع سوودانی لەسەر بنەمای ڕوبەڕووبوونەوەی بێکاری و کەمکردنەوەی هەژاری دامەزراوە. 0.5% تحديدا في عموم العراق. ئەو ساڵانەی عێراق سەرژمێری ئەنجام داوە 1927، 1934، 1947، 1957، 1965، 1977، 1987. عێراق بڕیاریدا بوو 10 ساڵ جارێک سەرژمێری ئەنجام بدرێت، بەڵام 36 ساڵە سەرژمێری لە عێراق ئەنجام نەدراوە. بەهۆی ئەو ماوە زۆرەی کە لە عێراق و هەرێمی کوردستان سەرژمێری ئەنجام نەدراوە، کۆمەڵێک کێشە دروست بووە بەهۆی نەبوونی داتای پێویستەوە. بۆیە هەمووان لەسەر ئەوە کۆکن کە دەبێت هەرچی زووە سەرژمێری ئەنجام بدرێت. یەکێک لە مەرجەکانی کوردیش دیاریکردنی نەتەوەیە. سەبارەت بە ئامادەی هەرێمی کوردستانیش لەو بارەیەوە لەگەڵ سەرۆکی دەستەی ئامار بەوردی باسی ئەو بابەتە دەکەین. ئێوە پێتان باشە لە هەرێمی کوردستان ڕاستە عێراق ئەوەی کە یەکجار سەرژمێری ئەنجام بدرێت بەو شێوە ئەنجام بدرێت. ئێوە ڕێکەوتون لەگەڵ بەغدایە کە بە چ میکانیزمێک ئەم سەرژمێری ئەنجام بدرێت؟ شێوازی ئەنجامدانی سەرژمێری ڕێکەوتنی لەسەر کراوە. عێراق خۆی بڕیاری لیاوە، وەزارەتی پلاندانان پێی باش بوو دوورکەوینەوە لە شێوازی قاقز بەکارهێنان بۆ ئەنجامدانی سەرژمێری و بکرێ بە ئەلکترۆنی، چونکە زۆربەی وڵاتان ئیتر بەرە و تەکنینۆلۆژیای تازاڕۆن و عێراقیش پێویستە لەو ڕوانگەیەوە پێشکەوتنی بخۆی ببینێ. لە دوو وڵاتی نزیک خۆمان مصر و ئوردون ئەو سەرژمێریە 6-7 ساڵەمە پێش بە ئەلکترۆنی ئەنجامدرا. ئەمە بابەتی شێوازەکەی. بابەتی تر هەیە لە سەرژمێری کە پێویستە ڕێکەوتنی لەسەر بکرێ. وەزارەتی پلاندانانی عێراق ئەڵێ سنتەری داتاکان کە کۆکرێتەوە بۆ سەرژمێری ئەبێ لە بەغابێ، تەنها لە بەغابێ. ئێمە پێداگریمان کرد لە کۆبوونەوەکان لەگەڵیانە کە ئەبێ هاوشێوەی ئەو سنتەرە لە هەولێری شەبێت. کاک سیبان بۆ پێی کە بەڕێستان چەندین جار لە کۆبوونەوەکانە بەشدار بوون لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراقا دەوترێت ئەگەر ئەم سەرژمێری ئەنجام بدرێت زۆر کێشە هەیە لە عێراقدا چارەسەرێکرێت. بۆ نمونە
ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارە و ئەوەی کە بۆ کورد زۆر جار پێداگیری لەسەر کردووە پرسەنەتەوەیەکان بۆ ینی لە پێش هەموو شتێکەوە داناوە ئەمە چۆن باستان لێوە کردووە کە ئێوە چەندین جا لەو کۆبوونەوە بوون. ئەمە لە هەر سەرەتای بڕیارەکەی وەزارەتی پلاندانان کەوتیان سەرژمێری ئەنجامین لە 2019 جەنابی سەرۆکی حکوومەت لیژنەیەکی پێکێنا بۆ تاوتوێکردنی ئەم مەسەلانە. لیژنەکە سێ کۆبوونەوەی کرد ئەو کاتە لە 2019 تا پێش کۆتایی 2019 دەستەی ئامار بۆ چوونی تەکنیکی خۆی هوەری خۆی لەسەر شێوازی ئەنجامدانی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە لەگەڵ چەند پرسێکی کرد یای بەو لیژنەیە کە بەڕێز جەنابی وەزیری پلاندانان سەرپەرشتیەکات. وەزارەتی پلاندانان بڕیارە کە سەرژمێری ئەبێ لە ماوەی دەمانگە ئەنجام برێ. ئێستا وەزیری پلاندانانی عێراق سەرۆک وەزیرانی عێراق ڕایسپاردووە کە سەرژمێری بە زووترین کات ئەنجام بدرێت. ئامادەکاریەکان تەواو نەکراون. هەرێمی کوردستان ئەوانەی کە باسمان کرد ئامادەکاریەکان بۆ شێوازەیە. ئەگەر هاتوو وەزیری پلاندانان بڕیار باوە لەوە چێت ئەو لەگەڵ ئەو بۆ چوونە بێ کە کۆتایی ئەم ساڵ سەرژمێری ئەنجام بدرێ هەر لە ڕووی عملیەوە ناکری. دەستگای ناوەندی ئامار ڕۆڵی ئەوەیە کە وەزیری پلاندانان تێبگەینێ لە ڕووی هوەریەوە جێبەجێ ناکرێ و بۆی ڕوون کاتەوە. ئەوە ئەم ناڕوونیە و ناتێگەیشتنە من ئەیبینم هەیە. هۆیەکەی چییە من نازانم بەڕاستی. کاکسیوان ئێوە لایەنێکی پەیوەندیدارن سەبارەت بەداتەوە ئامار هەر سێکتەرێکی حکومەت هەر بابەتێک تەنانەت خودی حکومەت هەرێمی کوردستانیش ئەگەر داتایەکی دروستی بێ لاوانێ ڕووبکەنە ئێوە بە راپۆرت داتاکانیان بنێ. ئێستا ئێوە چۆن ئەم داتایانە کۆکەنەوە؟ باوەشت لێ پرسم ئێستا ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ بە چەند؟ ئێمە هێشتا لەسەر داتاکانی 2020 ڕۆین. راپۆرتی تازەی خەمڵاندنی ژمارەی دانیشتوان لە نێوان 2021 تا 2040 تەواو بووە. هەوڵین بە زووترین کات بڵاویکەینەوە. هەرێمی کوردستان ئەو کاتە بەسمان کردووە ینی بە خەمڵاندنەوە بەبێ ئاوارە و پەنابەر نزیکەی 6 ملیۆن و 170,000 کەس بووە. داتا مانای پارەیە. داتا کۆکردنەوە لە هەموو عالەمە ئەبێ بودجێکی بۆ تەرخانکەی بۆی بتوانانی کۆیکەیتەوە. ئیتر چ لە ڕێگای ڕووپی سەرفیەکەی بۆ ئەو تیمانەی کە چن چاوپێکەوتنەکەن یان ژێرخانەکەی خۆتی پێ بەهێز و بتەوەکەیت بۆی بتانی داتاکان بە شێوازێکی دروست وەریگریت و پێشکەشیکەی بۆ دانیشتوان و بۆ هاوڵاتیان و بۆ حکوومەتیش. تایبەت بە ژمارەی دانیشتوانی عێراق ساڵ لە دوای ساڵ لە زیاد بووندایە. ساڵانێکی زۆرە لە عێراق هەوڵی ئەوە دەدرێت کە سەرژمێرێکی تەواوەتی کە پشت بە ستانداردە ژیانەکان ببەسرێت لە عێراقدا ئەنجام درێت. بە جۆرێک وەزارەتی پلاندانانی عێراق داوای بڕی 120 میلیارد دینار دەکات بۆ ئەنجامدانی سەرژمێری لە سەرتاسەری عێراقدا. ژمارەی دانیشتوانی عێراق لە ئێستادا 42 میلیۆن کەسی تێپەڕاندووە. بە پێی ڕیزبەندیەکانی ژمارەی دانیشتوان بێت عێراق لە پلەی 36میندایە. ئەوەی تایبەتە بە عێراق یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان لەسەر ئاستی جیهان بە جۆرێک تاکسەرچاوەی داهاتێتی بە ڕێژەی 93 پشت بە فرۆشی 90 دەبەستێت. ئەوەی تایبەتە بە ڕێژەی بێکاری و هەژاری. دوو ئامار و داتای جیاواز بوونی هەیە لە عێراقدا. بە جۆرێک وەزارەتی پلاندانان دەڵێت ڕێژەی هەژاری لە کۆی پارێزگاکانی عێراق 15%. بەڵام ڕێکخرا و بانکە نێودەوڵەتەکان ئاماژە دەکەن کە ڕێژەی هەژاری لە عێراقدا بە تایبەتی لە پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق بەرز بۆتەوە بۆ 127. لە هەمان کاتە ڕێژەی هەژاری کە وەکو وەزارەتی پلاندانان باسی دەکات بە ڕێژەی 125. بەڵام ڕێکخراوەکان ئاماژە بۆ داتایەکی تر دەکەن کە دەڵێن زیاترە لە 130 و لە هەندێک پارێزگای عێراقیش دەگاتە 150. لە کەرتەکانی فێرکردن و خزمەتگوزاریدا عێراق زۆر لە پاشە. بە جۆرێک ئەگەر بەغدای پایتەختی عێراق بە نمونە وەربگریت بەکەم دەگمەن دەبینیت کە پرۆژەیەکی خزمەتگوزاری بە تایبەتی ڕێگاوبان ببینرێت بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان کرابێت.
ئەنجامدانی سەرژمێری لە عێراق زۆربەی گرێگوێرەکان دەکاتەوە بە تایبەتی لە ڕووی دابەشکردنی بەشە بودجەوە بۆ تەواوی عێراق ئەمەش لە ڕووی بەڕێوەبردنی داراییەوە عێراق دەباتە قۆناغێکی نوێیەوە شارەزایەکی ئابووری کاریگەریەکانی سەرژمێری دەخاتە ڕوو. ئەنجامدانی سەرژمێری بە وڵاتێکی وەکو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە چ گرنگێکی خۆی هەیە؟ طبعا بالنسبة ئەنجامدانی سەرژمێریەوە لە بەڕێوەی ماوەیەکی زۆرە کە سەرژمێری ئەنجام نەدراوە لە عێراق و لە هەرێمی کوردستان پێویستمان بە داتایەکە بۆی بتوانین اقتصاد دووبارە دابەش بکەینەوە ئەو سەرچاوە داهاتەی کە لە بەردەستمانەی دووبارە دەبەشکەینەوە بەسەر ڕێژەی سوکانی یاخۆ عەدەدی سوکانی ڕێژەی دانیشتوانە لە وڵات و لە هەرێمی کوردستان بە تایبەتی بەڵام کێشێکی گەورە هەیە لە بەردەما ئەویش ئەوەیە هەتا ئێستا و داتایانەی کە هەیە داتای نافەرمین واتە لە ڕێکخراوەکان و یەکچەند شوێنێکی جیاجاوە دەکرێت کە ناتوانین پشتی پێ ببەستین و موازنەکەش یاخود ئەو بودجەی کە دادەندرێ بۆ مەنتیقەکان بۆ ناوچەکان بە ناوچە کوردیەکانیشەوە بە هەرێمی کوردستان بەگشتی ناتوانین ئێمە هەرێم جیاکەینەوە بۆ دابەشکردنی داهاتەکە و بڵێ ئەوەندەی بەردەکەوێت بێ هەموو محافەزەکان وەرگێچکە باسی ڕێژەی دانیشتوان ئەەکەی ناتوانین داتایەکمان لە بەردەستدا بێ ئەم دابەشکردنی داهاتەی پێ بکەین بۆیە ئەگەر بمانەوێت بەڕاستی سەرژمێری بکەین پێویستمان بە کاتە پێویستمان بە سەرچاوی داهاتە واتە پێویستمان بە پارەیەکی باشە پێویستمان بە کۆمەڵێ تیمە ئەم کارە بکەن تەسەوڕەکەم کردنی سەرژمێری ئەنجامدانی سەرژمێری لە ئێستادا پێویستمان بە خەڵکێکە لە دەرەوەش هاوکارمان بێ بۆ ئەنجامدانی چکە ماوەیەکی زۆرە لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام نەدراوە زۆر دەردەبینین کۆمەڵێ داتا و ئامار لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش بڵاو دەکرێتەوە ئەمە چەند ڕێکخراوە چەند نمونەیەکیان وەرگرتووە چەند ناوچەیەکیان وەرگرتووە ئایا هیچ کاتێ ژمارە کاریگەری هەیە لەسەر وڵاتێک بۆ نمونە بڵین لە عێراقا ڕێژەی هەژاری نزیک بۆتەوە لە 150 ڕێژەی بێکاری زیاتر لە 130 ئەمانە تەئسیرەکاتە سەر ئابووری وڵات بەدڵنیایی و بەس سەرچاوەکە کوێیەکە لێوەی وەرگرتووە چکە تۆ ناتوانانی لە لێدوانی کەسێک یاخود داتایەکی نافەرمی بڕێ لەسەرەوە بێ ڕێژەی هەژارێکە گەیشتۆتە ئەم ئاستا عێراق وڵاتێکی دەوڵەمەندە یعنی وڵاتێک نییە کە سەرچاوی داهاتی باشی نەبێت سەرچاوی داهاتی باشی وەک دەزانین نەوت سەرچاوی داهاتی باشە بۆی بەڵام ئەمەش مانای ئەوە نییە هەژاری و بێکاری نییە یاخۆ فڕەسی عەمەل نییە فڕەسی عەمەلێکی خەڵکێک هەیە کاری دەست ناکرێت گەنجێکەیە کە ئێوێ کار بکە بەڵام بە هیچ جۆرێک ناتوانێت کار بکە بۆ داتایەک لەبەردەستانی نییە لە لای وەزارەتانەی کە معنین بەم کارە کێ پێویستی بەکارە کێ بخرێتە بازاڕی کارەوە دووبارە دابەشکردنەوەی اقتصاد بەسەر کام چینەیە یاخو کام جیلەیە کە پێویستە دووبارە بخرێتە کارەوە ئایا پێویستە مەسەلەن بودجەی تەرخانکراوە هەبێ بە بەردەوامی ئەگەر سەرژمێریش ئەنجام بدرێت؟ بڵێ بەردەوامی پێویست بە بودجەی تەرخانکراوە لە موازنەدا شتێکمان هەیە بەناوی تەخسیسکردنی خەرجەکان و داهاتەکان لەکوێوەیە و خەرجەکان لەکوێوەیە لە حەقلی خەرجەکانە دەبێت حەقلێک بەشێک دابنرێ بۆ سەرژمێریکردن یا ساڵانە ئەبدەیتی ئەم بەشە بکرێتەوە بۆ ئەنجامدانی سەرژمێری و یاخود ئیعادە ئەبدەیتکردن یا دووبارە نوێکردنەوەی ئەو سەرژمێریە. ڕۆڵی ناوەندە ئاکادیمیەکان چی دەبێت مەسەن دەتوانن یاریدە دەربن وەکو ڕاوێژکارێک ڕۆڵی خۆیان ببینن لەگەڵ دەستەی ئاماری هەرێمی کوردستانە؟ بەدڵنیایی ئەو ناوەندە ئاکادیمیەکان وەزارەتی ئێمە لە پاڵ وەزارەتی زانستی خوێندنی باڵایە ریسێرچە ئەنجامدانی توێژینەوەیە ئەوانەی کە مختصن بەو بوارە و هەموو ئێمە ئامار بەشێکە لە توێژینەوەکانمان لەبەرەوە ئەوانەی کە مختصن بەو بوارە دەتوان داتا و زانیاری پێویست بن بەلایەنانی کە پێویستیانە طبعاً ئەگەر لێیان داوا بکرێت یاخود ئەگەر بکرێنە بەشێک لەو و بۆ ئەنجامدانی ئامار کارێکی ئەوەندە قورس نییە پێم وایە هەر یەک لە ئێمە ڕەبتمان بە شوێنێکەوە هەیە یعنی لەگەڵ شوێنێکی معنی هەر لەو شوێنە داتای کۆکەرەوە دەتوانیت دووبارە تەنزیمی داتاکان بکەیت و ئامارێکی سەرەتایی پێ ئەنجام بدەیت. دابەشکردنی نزیکەیی بۆ دانیشتوانی عێراق بە پێی تەمەن لە ساڵی 2020 بەغدا بە ڕێژەی لە 121 نینەوە بە ڕێژەی لە 100دا بەسرا بە ڕێژەی لە 108 سلێمانی لە 106 ئەنبار بە ڕێژەی لە 105 هەولێر بە ڕێژەی لە 105 زیقار بە ڕێژەی لە 105 دیالە لە 104 کەرکووک لە 104 واسط لە 104 مووسڵ لە 104 نەجەف لە 104 کەربەلا لە 103 قادسیە لە 103 میسان لە 103 دهۆک بە ڕێژەی لە 103 موسەنا
بە ڕێژەی لە سەدا دوو. هەر لەم بەرنمەیە ڕاو سەرنجی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان وەردەگرین سەبارەت بە ئەنجامدانی سەرژمێری. تەنانەت زانیاری هاوڵاتیان لەسەر ژمارەی دانیشتوان پێیان باشە لەم ساڵدا سەرژمێری ئەنجام بدرێت. ساڵی چەند بوو زەمانی سەدام جارێک سەرژمێریەکە کرا ئیتر نەبیستراوەتەوە. ئەی تۆ کە سەرژمێری نەکەی چۆن ئەزانی چەند مەترەفەیە، چەند ئەزانی شارەکانە چەند ساری ئەوێ بۆی بێنی تا سەرژمێری نەکەی حسابی بکەوە کۆیە کابرا شوانەکە و حیوانەکانێکی بەلای کا بڕوە. کاکە سەرژمێری زۆر 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 زەرورە، دووشت زۆر زەرورە. یەک سەرژمێری دوو میزانەی ساڵانەی حکوومەتەکە. سەرژمێری پێویستە بە سەرژمێریەکی ڕاستگۆیانە ڕەسەنەیانە کە هەموو کونوکەلەبەرێکی هەموو پارێزگاکان بگرێتەوانێ بە شێوەیە کە ئیتر کەسی لێ دەرنەچێت بڵێن بەپی بەرژەوەندەکان ئەویش بەکاربێنرێ و ئیشی لەسەر بکرێ. سلێمانی ئەو نایە و ڕاستەکەی نەوترێ شاریشکە ئەوە نێ و ینی شتەکان چاواشە نەکرێ. ئەگەر تۆ سەرژمێریکە ڕاستەقینە ئەوێ و ئین بێ ئەبێ ڕەچاوی ڕاستیەکان پێیتیایە و بەرژەوەندی بەکارنێت. عراق خاتی خۆی لە شەڕەکەی عراق و ئێرانە ئەیوت 14 ملیۆن بەس ئیسا ئەڵێن 40 ملیۆن. بەس من هەم لەو قەنەعەتەم بە پێی محافەزەکان حەساویکە پارێزگاکان هەر پارێزگای 2 ملیۆنیش بێت مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئێمە 20 پارێزگامان بێ هەمەچێتە 40 ملیۆن هەر لەسەر یەک حەساوی. سەبارەت بە ئەنجامدانی سەرژمێری پێویستی بە ئامادەکاری تەواو و ستافی پێویست هەیە کە پێشتر ڕاهێنانیان پێ بکرێت چونکە یەکەم جارە لە عێراق بەو شێوەیە واتە بە ڕێگای ئەلکترۆنی سەرژمێری ئەنجام بدرێت. هەموو ئامادەکاریانەی کە وەزارەتی پلاندانانی عێراق کردوێتی بۆ ئەنجامدانی سەرژمێری تایبەت بە لایەنە تەکنیکیەکەی چی کردووە، کام پرۆسەیە بەکاردێنێت، چۆن دەتوانێت سەرژمێری ئەنجامدا لە عێراقا؟ ئەوەی کە دەستگای ناوەندی ئامار کردوێتی هەتا ئێستا ئەوەیە سەرەکیترینیان ئەوەیە کە بڕیاری داوە ئیتر سەرژمێری بە شێوازی ئەلکترۆنی بکرێتن. ئەوەی کە پێشتر دەکرا هەمووی لەسەر شێوازی کاغەز بوو، بەڵام بۆ سەرژمێری ئەم جارە بڕیاری ئەلکترۆنیان داوە. تەبعاً سەرژمێری لەسەر ئەساسی ئەلکترۆنی پێویستی بە ژێرخانێکی باشی تەکنیکی لە ڕووی ئایتیوە هەیە و ژێرخانێکی تریش پەیوەست بە و کەسانە کە لە مەیدان ئیش دەکەن ژمارەیەکی زۆری ئەو کەسانە پێویستە. ئەوەی کە کراوە هەتا ئێستا لە ڕووی پرۆگرامی ئامادەکاری پرۆگرامی مەیدان هەنگاوی باشیان بڕیوە. دوای ئامادەکاریەکانیان پرۆسەکە دەکرێت، دوای ئەویش ئامادەکاری و ڕاهێنان بۆ خودی سەرژمێری و دوای ئەویش سەرژمێری دەکرێت. باشە کاگودار باست کرد لە عێراق هەندێک پرۆسە هەیە ئەنجام دراوە، ئایا ئەمانەش لە دەستەی ئامار ئەنجام دراون؟ بابەتی دانانی پرۆگرامی حەزمی بلۆکەکان ئەمە لە یەک شوێن دەکرێتن، هەر لە دەستگای ناوەندی ئامار کراوە، بەڵام دەتوانین بڵێن کە ئێمە لەگەڵیان بەژار نەبووین، خۆیان کردویانە بەبێی بەژاریکردنی ئێمە. بەس هەندێک ئەو کۆبوونەوانای کە پێویست بووینە ئێمە لەگەڵیان بین نەک لە ڕووی تەنیا بڵێن بابەتی ئەم پرۆگرامە بابەتەکانی تریش ئێمە لەگەڵیان بەشدار بووین هەتا ئێستا. باشە باسی دوو بابەتەکەوتە پێشووتر ئەو سەرژمێری کە ئەنجامەدرا لە ڕێگای کاغەزیە بوو، ئێستا بە ئەلکترۆن و تابلێتی زیرەکە. ئایا کاغەزیەکە ورتر نییە بۆ وەرگرتنی داتا و ئامار؟ ئەزانی هەر یەک لەم دوو شێوازە بڵێن لاینی باشە و خراپەی خۆی هەیە. مەسەلەن ئەوەی کە پێشتر کاغەز بەکاردێنا تەبعاً پێشتر ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەبوو نەبوو، بەس ئێستا قۆناغی بڵێن کاغەزەکە لا بدراوە، یەکسەر بە تابلێتیش دەکرێت، داتاکان یەکسەر ئەچێتە ناو داتابێس و ئەچێتە ناو یعنی لە تابلێتەوە ئەچێتە ناو سێرڤەر، ئەچێتە ناو داتابێسی سەرەکی ئەوە کە هەموو داتای هەموو تابلێتەکان لە یەک شوێن کۆ دەکرێتەوە. ئەو وڵاتانەی ماوەیەکی درێژخایەنە سەرژمێریان ئەنجام نەداوە: تایوان 1905، لوبنان 1932، ئەفغانستان 1979، ئۆزباکستان، کۆماری کۆنگۆ، ئەسیوپیا و ئەریتریا.
ئەو وڵاتانی سەرژمێری ئەنجام نادەن و پشت بە داتای دروستی دامەزراوەکان دەبەستن: فەڕەنسا، فینلەندا، دانیمارک، هۆڵەندا.